سلاوین گرم و جمن داخل شمو هیوین دمن خوش جه تماشاوان کرد کنکشن را لیرا لدنگ امریکا لواشنطن. جوانترین سلااو ئارەستەی ئێوەی هێژابێت من محتەبەر شێروانیم بابەتی زۆرمان بۆ ئامادەکردوون لە ناویان یەزیدیەکان گەورەترین پەرستگەی خۆیان لە شنگال پاراستووە. دوێ بەرنامەدا دیسا بەرسبن جودا ji بۆ کارên تیرۆریستی لە پاریسێ. میوانی بەرنامە کاوە ئاهەنگەری ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستان لەگەڵماندا دەبێت کاردانەوەی دەبیستین سەبارەت بە هێرشە تەروریستیەکانی فەڕەنسا و چەند بابەتی تر لە پەیوەندی بە کوردستانی ئێرانی لەگەڵ باز دەکەین. بەڵام بەپێشدا لە ناو دەنگ و باسی تر. مالاوانین ئەندونیسیا هەردوو باکسین ڕەشین فڕۆکە ئێژا دە دەریایە جاڤادا دیتن دوو هەفتیان پشتی کەتیە دەریایێ و 162 سواری نوێژی تێدا مرین. باکسین ڕەش ڕیکۆردین دەنگ دە پارێزن و دێ دیار بکە کە ئەگەرا کەفتنە خوارە فڕۆکە ئەندونیسی چییە؟ هەتانەها ڤەکۆلین دیار بکن و ئەگەرا کەفتناوێ بوو ئەو بووک و فڕۆکەوانی هەوڵدایە خوا ژێ باڕۆڤەکێ لا بدەت. فڕۆکە ئێرباس یا ژێ سورابایە بەرەف سنگاپۆرە دفڕی ژە ڕادارێ قوت بوو لە دەمێ ئەو لەسەر دەریایە جاڤا. هەتانەها تەرمێ 45 سواری نوێ هاتینە دیتن. فرانسیس لە سەردانی بۆ سریلانکا کە سێشەمە گەشتەوێت تیشکی خستۆتە سەر پێویستی بۆ دادمەندی و یەکگرتن و هەروەها لێبوردن لە ناو کۆمەلگا. پاپا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کۆلۆمبۆ قسەی کرد و گوتیشی پێویستە سریلانکا هەوڵ بۆ گەشتن بە ڕاستیەک بدات کە چی لە کاتی شەڕی ناوخۆ ڕوویدا و هەروەها دەبێت بۆ ساڕێژکردنەوەی برینەکان ڕێز لە مافەکانی مرۆڤ بگیرێت و هەموو تاکەچی کۆمەلگا بە تەواوی بەشداری پێ بکرێت لە بنیادنانی وڵاتەکەدا. ئەمە دووهەم سەردانی پاپایە بۆ ئەو ناوچەی ئاسیا لە وەتای پۆستەکەی وەرگرتووە. هەروەها بەشێکی لەو سەردانەی بۆ وڵاتانی بەرەو ڕسکانچوو دەبێت. و هاکەرین دەبێژن لایەنین کۆمەڵا دەوڵەتە ئیسلامینە پەیامێن خوا لەسەر توێتەر و یوتوبێن قۆمانداریە ناوەندیە لەشکەری ئەمریکی وەشاندنە. ئەف قۆمانداریە بناوێ سانتکام ڕێبەراتیە شەڕی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی دیکە. ئەف چۆنە ناوە کاوەنتێن سنتکۆم دەمێکی کورد بوو پشتی سەرۆک باراک ئۆباما نەخشەیەن حکومەتەخوا ئەشکەرە کرین ji بۆ پێشخستنە پاراستنە بەکارهێنەرین ئەنتەرنێتێ لە ئەمریکا. پەیامێکی کۆمەڵی گەفەیە لە سەربازین ئەمریکی دیکە و یێدەژی دەبێژە ئەوەی سایبەر جیهادێ بەردەوام بکن. و سێشەمە دوو پرسە و تازی هاوکات بەڕێوەچوون یەکێک لە پاریس و ئەوەی تر لە ئۆرشەلیم قودس بۆ قوربانیانی هێرشە تروریستەکانی هەفتەی ڕابردوو لە فەڕەنسا. سەرۆکی فەڕەنسا فرانسوا ئۆلاند لە پاریس ڕێبەراتی ڕێوڕەسم و پرسەکەی کرد بۆ سێ ئەفسەری پۆلیسی فەڕەنسا کە لە هێرشەکەدا کوژرا بوون لە ئۆفیسی گۆڤاری تەنزامێزی شارلی ئەبدو لە پاریس. لە ڕێوڕسمەکەدا کە لە بنکەی سەرەکی پۆلیس بەڕێوە چوو بەڕێز ئۆلاند بنەماڵەی ئەفسەرەکانی لاواندەوە و سپاسی گیانفدایی شی کردن و هەروەها ستایشی خۆڕاگری گەلی فەڕەنسای کرد. سوپاس بۆ ئەوان سوپاس بۆ ئێوە ئازادی بەسەر دەڕەندایەتیە سەرکەوت و ئەوە هەوڵەتانی فەرەنساویە کە ڕابستان بۆ دەربڕینی گرێدانی پێکەوە ژیانیان بە تەبایی و بەرایەتی لە بەرامبەر ڕێبەرانی هەموو جیهان. لە هەماندەم لە ئۆرشەلیم سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین نەتەنیاهو بەشداری لە پرسەکە کرد کە بۆ 4 لە قوربانیەکانی جوولەکە هێرشە تێروریستەکەی هەفتەی ڕابردوو بەڕێوە چوو. هەر چواریان جانیان لەدەستدا لە هێرشێک بۆ سەر دوکانێکی فرۆشتنی خواردنی جووەکان لە ڕۆژهەڵاتی پاریس. هەر چواریشیان لە گۆڕستانێکی ئۆرشەلیم تەسلیم بە خاک کران. بەڕێز نەتەنیاهو کوتی هێرشبەرەکان لە کاتی قوربانیانی جوولەکان کردبوونە ئامانج ئەوان تەنیا لەسەر جوولەکەکان هەڕەشە نین. ئەمانە تەنها دوژمنانی هاوڵاتیانی جوولەکە نین. بەڵکو ئەمانە دژمنانی هەموو مرۆڤایەتین. کاتیەوە هاتووە جیهانی شارستانیەت یەک بگرێت و ئەم دژمنانمان لە ڕەگ و ڕیشەوە هەڵکەنن. دووشەمە حکوومەتی فەڕەنسا ڕایگەیاند تا ڕۆژی سێشەمە زیاتر لە 10,000 سەرباز لە سەرانسەری وڵات بڵاو دەکرێتەوە و هەروەها 5,000 پۆلیس تەرخان دەکرێن بۆ پاسەوانیکردن لە شوێنی جوولەکەکان و مزگەوتەکانیش. ئەمە شتێکە دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە. ئەمە تەنیا بۆ جوولەکە نییە. ئەمە بۆی هەیە مەترسیدار بێت و بۆ تەواوی جیهانیش.
ئەمانە کەسانی شێتن ئەمانە کەسانێکن تەنیا دەیانەوێت بکوژن بڕوانن چی ڕوەدات ئەم کۆمەڵی داعشە لە سووریا تەنانەت لە نێو خۆشیاندا و لە نێو عەرەبەکان یەکتری دەکوژن ئەمانە تونڕەون ئەمانە ئەو کەسانن دەڵێن خوددا ئەم جۆرە کارانەی دەوێت بەڵام لە ڕاستیدا ئەمە بێمانایە و ئێمە هومێدەوارین کەوە ئاسایشی فەڕەنسا نەک تەنیا لە ناو فەڕەنسا بەڵکو لە ناو ئەمریکا و لە تەواوی جیهان بتوانن یەک بگرن و کۆتایی بە ئەمە بهێنن. ئەم ڕاگەیانە ڕۆژێک پاش لە ڕێپێوانە مەزنەکەی پاریس دێت کە بەدەیان لە ڕێبەرانی جیهان تێیدا بەشداریان کرد و بە ملیۆنان لە ڕەگەز و ئاینی جیاوازی فەڕەنسەوی بەشداریان لە ڕێپێوانی پاریس و شوێنەکانی تری وڵات کرد. ئەمڕۆ مەسەلەکە ئەوە نییە فەڕەنسی بیتیانە بەڵکو مەسەلەکە دیموکراسی و ئازادی دەربڕینە ئێمە هەموو ئەو ڕێبەرە بیانیانە دەبینین کە چوونەتە پاریس ئێمە وا دەری دەخەین ئەو کەسانە بۆ دیموکراسی و بۆ ئازادی دەربڕین کۆبوونەتەوە سائیدی فەڕەنسی بن یان نا. هێرشەکان کاریگەری قورسیان لەسەر زۆر لە فەڕەنسەویەکان هەبووە چونکە ئەم هێرشانە پەلاماردان بوون بۆ سەر بۆچوونیان لەمەر پشوفراوانی یەکسانی و کۆمەلگای علمانی بەشداربووان کوتیشیان چۆک لە بەردەم تێرۆر دانادەن. تێرۆریزم نابێت سەرکەوێت من لێرەم بۆ دەربرین ئەوەی کە من ناترسم و لێرەم بۆ بەرگریکردن لە مافەکانمان. لا هەماندەم وەشانکارانی گۆڤاری شارلی ئەبدوو خۆیان ئامادە کردووە بەلانی کەم 3 میلیۆن تیراژ لە گۆڤارەکە بۆ چوارشەممە بکەوێتە بازار. شارلی ئەبدوو خۆی هەفتانە 6,000 تیراژی بڵاو دەکراوە. Oui, on est prêt autant qu'on puisse l'être, mais on est surtout très en retard. بەڵێ بە پێی توانە ئێمە ئامادەین بەڵام زۆر درەنجیشە لەبەر ئەوەی لە شوێنێکی خۆش کار دەکەین ئەلبەتە تەڕادەیەکیش بێسەروبەریە گەلێکشت هەیە دەبێت ڕێک بخرێت جگە لە چاپکردنی ڕۆژنامەکە گرفتی ئاسایی هەن وەک هەمیشە بەڵام زۆر شتی دیکە هەن دەبێت چارەسەر بکرێن بێگومان ئێمە ئامادەین و ڕۆژنامەکە ئەم ئێوارەیە ئامادە دەبێت بەڵام ئەگەر 2 ڕۆژی دیکەمان هەبوایە زۆر باش دەبوو. دوو براتونڕەوە ئیسلامێکە شەریف و ساید کواچی هەفتەی ڕابردوو 12 کەسیان لە ئۆفیسی گۆڤارەکە کوشت. لە ژمارەی چوارشەمەی شارلی ئەبدوو کە لە لاپەڕەی یەکەم کاریکاتۆری پێغەمبەری ئیسلام بڵاو کراوەتەوە لە ژێر ناونیشانی لێبوردن لە هەموو شتێک پێغەمبەری ئیسلام دروشمی ئەم ڕۆژانەی ڕاگرتووە ژسوی شارلی. دکتۆر کرمانج گوندی لازان کۆی تەنەسی ستیت دەڵێت ئەمە نیشان دەدات ئازادی قەڵەم کوڕنوش بۆ هیچ کەس نابات. ئەوەی ئەو ڕنگدانەوەی ئەو کاردانەوەی کە سبحینێ لە ڕێگەی جارێکی دیکە چارلی هیبدۆ کاریکاتۆری پێغەمبەر نیشان دەدرێتن ئەو پەیامە زەقەیە بۆ ئەو کەسانە کە ئێوە ناتوانن شارستانیەتی ئێمە بگۆڕن بەوەی کە چەند کەسێکمان لێ بکوژن ئێمە لە هەندێک بەهێزترین مرۆڤایەتی لە هەندێک بەهێزتراوە ئەوەی دەبێ لە بەرامبەر شارستانیەتی و مرۆڤایەتی شکست بخواتن ئەوە ذهنیەتی تاریکی ئێوەیە نەک کەسانێکی ئەهلی قەڵەم کە لە ڕێگای کاریکاتۆر و هەج و بیانەوێ ڕەخنە بگرن ئەگەر ڕەخنەکەی ئەوانتان پێ قبول نییە بە جۆرێکی هاوشێوەی ئەوان ڕەخنەکانیان هاوشێوەی ڕەخنەکانی ئەوان وەڵامیان بدەن ئەو پەیامە هەر پەیامی چارلی هیبدۆنیە و پەیامی جیهانی ڕۆژئاوایە بۆ ڕادیکالی ئیسلامی کە ئێوە ناتوانن ذهنیەتی تاریکی خۆتان بەسەر ئێمەدا بسەپێنن. گۆڤاری شارلی ئەبدوون ناسراوەکە نوکتە بە ئیسلام و ئاینەکانی تر و کەسایەتیەکانی ناوداری جیهان دەکات. لە پاش ڕووداوەکانی فەڕەنسا هێندێک سرنج هاتوونەتە ئاراوە کە دەڵێن پێگەی تونڕەوی ئیسلامی لە جیهاندا زیاتر بووە بە بەراورد لەگەڵ میانڕەوی ئیسلامیدا. بەڵێن ساڵح لە بەشی کوردی دەنجی ئەمریکا ئەمە دەکاتە پرسیاری یەکەم لە دیمانەیەکی دەگەڵ نووسەر و ڕۆژنامەوان سیروان عەبدول و لێشی دەپرسێت ئەگەر وابێت ئایا ئاینی ئیسلام دەخاتە بەردەم پرۆژەیەکەوە بۆ نوێبوونەوە بەو شێوەیە کە سەرۆکی وڵاتی میسر داوای شۆڕشکردنێک دەکات لە ناو ئاینی ئیسلامدا. من ئەگەر لە پرسیارەکەی تۆ بە دروستی تێ بگەم پێم وایە تۆ لە تونڕەوی ئیسلامی مەبەستت جیهادی مسەلەحە لە دنیاە بۆی واتم پێم وایە ڕۆژانە مۆزوعات زیاتر هاتۆتە بەرچاو ئەگەر تۆ مەبەستەوەی من پێم وایە بەڵێ و نە هەردوو بە هەردوو اتجاهەکەیە بۆی هەیە بڕوا ئەڵێم نە چونکە لەسەرەوە کەوتووە کە بە چی ئەندازەیە کە مستەقابە لە دنیاە زیاتر و زیاتر قوڵە بێتەوە بەوەی کە ئیسلامیزم
ئایدۆلۆژیایەکە کە زیاتر لە سەرپایی ئەو وەستاوە کە لەسەر دوو کۆڵەکە وەستاوە تیۆری موئامەرە و تیۆریەکی پارانۆیدی بۆ مێژوو لەسەرم دووە بە پێوە وەستاوە. ئەمەیە واکات کە بۆی هەیە زیاتر و زیاتر ئەم ئایدۆلۆژیایە بتوانێت قەنەعەت بە خەڵکانێک بێنێت کە دنیا سراعی حەزاراتە. بەڵام لە بەرامبەر من پێم وایە ئەگەر بێت و ئیسلامی سیاسی بۆ ئەندازەیە ئاوها بەدەستیفادە لە ئاینی ئیسلامەکە بۆی هەیە بەڵێ پێش هەر کەسێک بۆی هەیە مسلمانان هەوڵدەن بکەونە خۆیان و دینەکە لە ژێر دەستیان دەرکەن بەڵێ بۆی هەیە ئەم عنفا کە خەریکە نەخەریک لە تام دەرچووە بۆی هەیە بە دوای خۆیان ڕیفۆرمێک بێنێ. کاک سیروان با ئێمە باری بەڵێکە وەربگرین. بەڕای جەنابە هاوڕاییەک لە ناو ڕێبەرانی ئاینی ئیسلامیدا دێتە ئاراوە خۆت دەزانی ینی ناکۆچێکی زۆر لە نێوان شیعە و سونەدا هەیە بە ئاستێک کە شەڕی 1500 ساڵ لەمەوبەریان لە ئێستاشدا هەر بەردەوامە. خۆی ئەگەر باسی ڕێبەرانی ئیسلامی بکەین لە جیهانە من باوە بڵێم کە ئاینی ئیسلام وەک ئاینی مەسیحی مەرجعێکی نییە کە مەرجعێکی موحەد بە چۆن پاپا هەیە لە مەسیحیەتە. بۆیە ڕێبەرانی ئاینی ئیسلام زیاتر ڕێبەرانێکن کە مەحەلین ئەوەی بڵێ ئایا تەنسیق لە بینی ئەم ڕێبەرە مەحەلیانەیە هەیە. من پێم وایە چونکە ئیسلامیزم لە هەر وڵاتە و قەزیەیەکی خۆی هەیە و ئایدۆلۆژیای ئیسلامیزمی بۆ بەکارهێنراوە ئەم تەنسیقە بەو شێوەیە نییە. هەر بەو شێوەیە کە ئایدۆلۆژیای مارکسیزم سەردەمانێک کەیسی لۆکاڵی پێ تەمسیلەکرا هەماشە ئیسلامیزم وایە. بۆیە ئەم تەنسیقە نییە تاکو بڵین ڕابەرانی ئاینی ئیسلام لە وڵاتانی جیانە ئەتوانن تەنسیقێکی گلۆباڵ بکەن و بتوانن ئاینی ئیسلام لەژێر دەستی ئیسلامیزم دەبێنن. باشە بەڕای جەنابە بێژگە لە ڕێبەرانی ئاینی ئیسلامی چیتر چ لایەنێکیکە دەتوانێت کۆنتترۆلی ئەو ڕەوشە بکە؟ نازانم ئایا مەبەست کۆنتترۆڵ یا مەبەست ئەوەیە کە ڕیفۆرمی تیا بکرێت. ڕیفۆرمی کە دەڵێم کۆنتترۆل مەبەستم لەوەیە کۆنتترۆلی کاریگەریەکانی تونڕەوی ئیسلامی بکە و هەروەها ئەو پرۆژەی ڕیفۆرمە بخاتە بەرباس. خۆی ئەگە باسی کۆنتترۆل بکەین پێم وایە ئیجراعاتی زۆر جیاواز ئەگرێتەوە بۆ نمونە کاری پۆلیس، کاری ئەمنیەت ڕاگرتن، کاری تەوعیە ئەمانە زۆر ئەگرێتەوە. بەڵام ئەگە تۆ مەبەست لە ڕیفۆرمە من پێم وایە ئاینی ئیسلامیش ئاینێکە کولن پۆتەنسیەلیەوەیتیایە ڕیفۆرم تیا ڕووبدا. من پێم وایە ئێستاکەش لە ماوەیەکی زۆرە ئاینی ئیسلام کاری لەسەرکرێ ڕیفۆرم بکرێ. من پێم وایە زیاتر لەسەر دەستی سیاسەکان ناکرێەوە گوتم چونکە سیاسەکان زیاتر مەسلحەتێک تەمسیلەکەن یا بەدوای مەسلحەتێک کەوتون لەسەر دەستی حزابەکان ناکرێ. بەڵام هەر لە ناو خودی ئیسلامەوە ئێمە بینیمانە لە سەدەمی ڕابردووە چەندین مفەکر هەڵکەوتووە. ئێستاکەش لە سەرەکە مفەکرینێک هەڵەکەون کە باسی ئیسلاحەکەن ڕەنگە لێریا بیرم لای عەبدوڵڵاهی ئەحمەد نعیم بێ، سەبا مەحموود، تاریق ڕەمەزان، نەسر حەمدە بوزێت کە نەماوە لە ژیانە، مەحەممەد ئەرکۆن. ئەمانەیە ئەتوان کە بتوان ڕیفۆرمێکی واسەر پێ بخەن. کاک سیروان دواپرسیارم لەم دیدارە کورتەدا بەڕای جەنابە میدیا توانیوێتی بەرچاوڕوونیەک بدا بە خەڵک بۆ چۆنێتی بەرەنگاربوونەوەی تونڕەوی ئاینی؟ ڕەنگە پێم وایە تۆ باسی میدیای کوردی یەکەیت لە پرسیارەکەدا یان بە شێوەی گشتی بە گشتی باسمان لە میدیا بێ. خۆی من کەواتە بێت وا قسە بکەم کە میدیا ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت. بەڵێ بەڵامەوەی کە میدیا توانی بێت ئێمە بکەم پێم وایە میدیا کاری زیاتر ئەوەیە کە بتوانێت یەکەم شت زانیاری بگەێنێت، دووەم شت هەر زانیاری بگەێنێت بەو شێوەیە کە ڕاجیاوازەکان کە زانیاری جیاوازن بیان تاقێنە بە یەکترەکە. من پێم وایە میدیا سەما لەسەر کوردستان بێ من پێم وایە میدیا هیچ هەستی بە مەسئولیەتە نەکردووە لە بەرابەر ئەم ئەرکەی کە هەیەی و پێشم وایە ئەسڵەن بە ئەتیجای عەکسیا ئیشی کردووە چونکە میدیا بە دوای پرۆفیت بە دوای قازانجی خۆیەوەتی بەنەک بە دوای ئەوەی کە مەسئولیەتی بەرامبەر بە کۆمەڵگای پیشان بدات. نووسەر و ڕۆژنامەوان سیروان عەبدوول سوپاست دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. زۆر سپاس دەکەم.
بالی تەماشەوان هێشتا ما بابەت هەنا لەسەر مەسلەی تیرۆرێ لێ ئەم بینە بابەتێکی نافخۆی واشنگتن و دهوی دی میترۆیا ژێر ئەردا واشنگتندا دووکەل ڕابوو و ترس و لەرز دناف سوارین وێدا بەربەڵاو بوو ژە ئەنجام خانمەکمر و بدەهان جوانە هاتن ڤەگوهاسن بۆ نەخۆشخانە دوو ژە هەفکاری ما لە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لوی دەمی دی میترۆیدا بوون ساڵح دەمیجر و سیروان قەچۆ کاک صالح سپاس تو میوانی برنامه نهاو ام سپاس خودت کنتو بسلامتی تو کاک سیروان سپاس هەلبەت ڕووداوە گەلک گرنگ بوو گەلک مازن بوو میترۆیدا چی بتن واشتن پۆست لەسەر نویساندی واشتن پۆست وێنەیەکی کوتە داوان و ڤیدیۆ تەژی بەڵاو کردیە کاتشمەر بێژە چاو بووە و چ قەومی بەێ سپاس کاک دەخیل بڕاستی تشتێکی سیر بوو ینی ئەم پشتی کوز و کاک سیروان ئەم دەچون لە ریامالێ بوون لە سعات دەردۆرە سێ و 10 دقە ئەم دەرباسی هێلا زەرە ترێنا هێلا زەر بوون و پشتی کو برێکت بە 5 دقان یەکسەر ڕاوەستیە مە نەزانی بوو چی بوو دەست پێکێدا مەگوت بەلکو هەندێک ینی تشتێکی پرۆبلەمێکی تەکنیکیە و زوو چارەسەر ببێ بەڵام وێ چیرۆکێت درێژ کرد پشتی 10 دقە و چاریکێکێژی کەسێک مەڤە نەهات و دوومان دکەتە ژە دەرەوە هاتە هەندر جهێکی ژێدەرەکە نەدیار کەسێکی نزانی بوو ئەو دومانەش کوتێ بڕاستی دومانەکە گەلێکی خراپ بوو دومانە ماشینێ بوو دومانە زەیتێ بوو دومانە تۆنێلێ بخوا بوو خودێ و هەر تەنەشیا بهنە خۆ دەربخێج بەرکو نەتەنێ وەکو دومانە وەک داران بوو یا تشتێکی وەها بوو بەلێ دومانەکە کوتەدا کاری بژی ژەهرین بوو وەکو تشتێکی کیماوی کوت بهێناخوا بوێ دەری ji ber wê gelekî zehmet bû kesên bi temen hebûn kesên bi emer mezin hebûn birastî wana yanî hindikek mabû ku 10 deqê dijî me ve nehatana belkî bi dehan jî kesan mirî bû wan dergehê mitroyê venekir mana خەڵکی چا بەرسەوە خەڵکی چا بۆ چیت کرد وە چ کرد تەوسیلوانی وە چیت کرد بە خودێ ئەم ژی ڕوونشتن پشتی 5 دقێ دەستپێکێ مەدیت گەلێکی دوومان کەتە هەندر ئەم ڕشتن جیهێ خۆدا مەگۆ لە خوارێ وێ ئۆکسسیجین بهتر بێ لە ژۆرە تەدیت گاز زیدا و بوو ji ber wê xelkê hewlda ku dergeh got caman bişkênin û dergehê jî bi zorê vekin lê hema ew efserê û şifêrê trênê got çê nabê hûn vekin got eger hûn camê bişkênin ya hûn dergehekî bi darê zorê vekin ew trên nema dilivej cihê xwe em jî hewl didin ku niha alîkarî ji me ra wê tîmê alîkariyê werê û trênê vegerîne cihê berê bi kurtî çabîra hat tu vîdeo bikî wê nabikî Washington Post wêneyê te belav bike vîdyoyê te belav bike bi xwedê di behnekê da me dît ku çawa xelk wek dibe eşkenciyê dibîne xelk rastî evê bihna teng dibe me dît ku baştirîn tiştek ku tu pê dema xwe bibûrînî di karekî bikî xwe pê mijûl bikî min ji bo dema xwe ez bibûrînim min ew wêne girtin û bi rastî jî ew hatin bi kara anîn em jî kêfxweşin tu bi selametî سپاس کاک صالح و کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی لە چەندین دەڤەرین وان دەست bi سەرداگرتین سیمایên şaristaniyetê keltûr û dîrokê jî ji nav birna wan bi dehan cihên kevnar û pîroz wêran kirin lê şervanên êzdî li çiyayê Şingalê şiyan perezgeheka xwe ya mezin biparêzin me ev raport ji çiyayê Şingalê heye çendîn mezargeh û cihên pîrozên êzdiyan li devera Şingal û Başûk û Behzanê بوونە ئارمانجە ملیتانên دەوڵەتە ئیسلامی داعش پشتی هێریشن وان لە دەستپێکا مەها هەشت هەنێک جوان مەزارگەهên kevnar û dîrokî hatin parastin bi saya berxwedana şervanên êzdî ew ên bersîngê Daeş girtîn mezargehê Şerfedîn êk bû jiwancihên pîrozên êzdiyan ku şervanên êzdî nehişt destê Daeş bigehtê digel hêrîşa jinişkê ve ya komela dewleta îslamî li sêyî meha heşt sedan hezar êzdiyên devera Şingalê berevçiyayê Şingalê reviyan li wê rojê 18 zelamên çekdar li dora peristgeha Şerfedîn çeper danan û sozdan vî cihê pîrozê xwe biparêzin mezarê Şerfedîn duam pîroztirîn cihê pîrozê êzdiyan e piştî peristgeha Laliş ew li sala 1274 di qontara çiyayê Şingalê de hatî avakirin مزار شرفدينا هاكي إنساني إزديبه نبس العراقي هم الدولة الدنيا هاكي إزديبه شرفدي دينوية أف مزار دينوية وبسايتا خدي وتاوسي مرك وشرفدي سلطان إزدي خورتي إزديها ما داعش كينان شرفدين ديني حم إزديها
الگوری به هواریا ما ایدیا دینه ما یوم زارکا ما پیروزا پشتی لالش وش بر ویکشی ام هاتن الفرجیان ما گویا عمد مدينة ام محافظة ما زارا خو بکن جوان داعشت ارهابیت به اخلاق دهان جارە ئەف پەرستگەها ناودارە ئێزیان لە شنگالێ بووە ئارمانجا بۆمبارانکردن و هێریشên داعش بچەکیگران و چەند جواناژی هێریشên خۆکوژی بوون. لێوان شەڕڤانە نەهەشت تیرۆریستên داعش نێزیک بن. داعش اش باب برجها اش مفرق هجومی ما کرد ئەم هەشتا کەس هێرە بوون. لە دۆرە مەزارگەهی چەکدار بەردەوام نۆبەداری دیکن و چاف لێ لڤینا دیکن لە ئاسووی دەشتا شنگالێ. 16 جارە ئەو بوونە ئارمانجە هێریشên داعش لێوان چەپەر دەگرتن و بە ئالیکاریا پێشمەرگن هەرێما کوردستانی ئەو هێریش تێکشکاندن. بالتوعية والتقديم بريدور هجدا إنسان هون هجوان هجدا إنسان هافيا كشوان بو مجمع هذا البامة هافيا كشوان بو وكان خورتي ديمون هجدا إنسان ما دست فكر وقت ما يشارك الجارك ددو بينش ده خورت زدمون هجدا إنسان بونا 500 إنسان 500 إنسان جي الحمي شنغاري بونا 2000 إنسان ji encamê hêrîşa berfirehê hêzên pêşmergeyên Herêma Kurdistanê bi piştavaniya hêrîşên firokên hevpeymana milîtanên Dewleta İslamî Daeş ji çiyayê Şengalê hatin dûrxistin û niha perstgeha Şerfedîn pitir parastiye û êzdiyên li deverê mayîn seredana wê perestgehê dikin û hîviyên xêr û aştiyê dixwazin. Carekê dî bi xêr hatin Kurd Connection. Gelo têgeştina siyasetvanên Kurd ji bo karên terorîstî li Parîsê çi ye? Erê partiyên Kurdên Rojhilat li ser çi binemayê daxwaza federalîzmê dikin? Gelo hîvî heye Îran û civaka nifneteweyî bigehin çareseriyekê ji bo pirsa navokiya Îranê? Çend pisyar em ê ji mêvanê bernamê kak kawa ahengerî bikin kawa endamê Komîteya Navendiya Partiya Demokrata Kurdistanê ye û nûnerê partiya li Parlemanê Ewropa. Zor bexêr bêyî kawa. Pêş şer ştêk deman bizanin têgeştinî cenabtan bo kara terorîstekanî ke li Parîs rûda pêşend rojîk çi ye? Çûn têdegin ew babet? ڕەشەکوژی مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەو ترۆڕانێکی ئێستا دەکرێت شتێکی تازە نیە زوت لە مێژووی مرۆڤایەتیدا ئەو شتە بووە بەڵام بەو شێوەیە ئەمڕۆ بە لەبەر چاوگرتنی پێشکەوتنەکانی مرۆڤ لە هەموو بوارێکەوە قەباحەت و ناحەزی ئەو شتە زیاتر دەردەکەوێت. ئەم پێم وایە بێڕای مەحکومکردنی ئەو ڕەشەکوژێ دەوێت بە هەندێک تێبینی هەندێک خاڵ هەیە دەبێت سرنجی بدێنی یەکەن ئەوەی کە جیهانی ئیسلام بەتایبەت عولەمای ئیسلامی و ئەوانەی کە بەرحاڵ نوێنەرایەتی گوتاری ئیسلامی دەکەن چ لەباری ڕسمی حکوومەتیەوە چ لەباری عیلمی و ئاینیەوە پێویستیان بە پێداچوونەوەیەک هەیە بۆ چوون بەرەو قۆناغێکی دیکە بەتایبەت بینی دینەکان ئەگەر تاو لێ بکەین بەشی زۆری ئەو ڕەشەکوژێ لەسەر ئەساسی ڕوبەڕووبوونەوە یا خۆت ڕوبەڕوو دیتنەوە لەگەڵ جیهانی مەسیحیەتدا یا دینەکانی دیکەیدا دەبینێتەوە. پێویستە بە دیالۆگ بە پێداچوونەوە بە هەڵوها هەڵوێستێکی جددی و ڕوونتری بەشی میانە ڕۆی جیهانی ئیسلام بەنسبەت ئەوە لەگەڵ ئەو مەسەلێ بەرخورد بکرێت. ئێران بەشێکە لەو جیهانەدا کە نوێنەرایەتی بەشێکی ئیسلام دەکاتن لەم شەڕی کۆمەلگای نوێنێتەوەی لەگەڵ داعش لەگەڵ دەوڵەتی ئیسلامی ئێران تا ڕادێک بوو بە بەشێک و بە چاوێکی ئیجابی بە چاوێکی پۆزیتیڤ چاو لە ئێران دەکرێت. تۆ چی دەڵێ؟ ئێران چ ڕۆڵ دەبێت؟ ئەوە دەتوانم بڵم بەداخەوە کە مەسئلەی داعش لە عێراق و سووریەدا بوو بە بەرەکەتێک بۆ مووقیفی یان بۆ جێگە و پێگەی کۆماری ئیسلامی و ئێستا یەکێک لە براوەکانی شەڕی داعش لەگەڵ لە وڵاتی ئێران و عێراقدا کۆماری ئیسلامیە هەم توانی ئەو فرسەتەی پێبدا و دەرفەتەی بۆ بێنێتە پێشێک کە بە شێوەی لۆجیستیکی و سیاسی و ئەمنیەتی حزورێکی زۆر زۆر بەرفراوانتری هەبێ هەرچەند کۆماری ئیسلامی بۆ خۆی یەکێک لە دامەزرێران یەکێک لە بەڕێوەبەرانی ڕەشەکوژی و تەرۆر لە ئاستی جیهانیدا لە نەفەقەت لە نێو ئێراندا. ئەمن پێم وایە ئەوە بەشێکشی دەگەڕێتەوە چۆنەتی تەعاملی زلهێزەکانی دنیا لەگەڵ مەسەلەی داعش لە نێو عێراق و سووریەدا بە لەبەر چاوگرتنی کۆماری ئیسلامی. بینە باسی کوردەکانی ڕۆژهەڵات کە زۆر جار حزبەکان ئێستا چەند ساڵێکە حزبەکانی ڕۆژهەڵات
داوای فیدرالیزم لە ئێران دەکەن ئەم داواکاری لەسەر چ بنەمایەکە یەک دووەم ئایا کەس لە ناو ئێران هەیە پشتیوانی ئەم داواکاریە بکاتن ئەگەر بگەڕێنەوە سەر فەلسفەی فدرالیزم لە ئەدەبیاتی سیاسیدا لە فەلسفەی سیاسیدا فدرالیزم باس لە چۆن پێکەوە ژیان لە پێکەوە ژیان و دابەشکردنی دەسەڵات دەکا. حیزبەکان کوردستانیش بەهۆی ئەوەی کە زیاتر لە هەموو بەشەکانی دیکەی ئێران کولتور و مێژووی حیزبایەتی و بەڕێکخراوبوون و خەباتی سیاسی نظامی هەبووە تەبعەن کەمێک پێشتر لە بەشەکانی دیکەی ئێران نێو نەتەوەکانی دیکەدا دەڕوانێتەوە مەسەلەیە. فدرالیزم لە ئاساسدا مەکانیزمێکە بۆ چۆن پێکەوە ژیان و دابەشکردنی دەسەڵات لە نێو ئێراندا بەڵام بەداخەوە ئەگەر بمانێ بە شێوەیەکی شەفاف لەگەڵ خۆمان و لەگەڵ مەسئلەی کورد لە ئێراندا بژین بەشەکانی دیکەی ئێران نەتەوەکانی دیکەی ئێران هەروەکو عێراق وەکو زۆر جێگای دیکە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بەهۆی نەهادینە نەبوونی دموکراسی نەبوونی تەجروبە و پێش باگراوندی دموکراسی لەو منتەقەیەدا دەرکی فدرالیزم و وەرگرتنی فدرالیزم وەکو سیستمێکی بەڕێوەبەری بە سەختی دەبێت. باڵێ کاکاوە بینە باسی حزبی دیموکراتی کوردستان و حزبی دیموکراتی کوردستانی ئێران دوو باڵی حزبن کە جیابونەتەوە ئێستا دەنگۆ هەیە بۆ یەگرتنەوەی ئەو دوو باڵ. ئەو کاتێک کە بە حیزبی ژلەت بوو داوا هەبوو تکا هەبوو ڕجا هەبوو بۆ یەکە ئەو لەتبوونە ڕوونەدا و ئێستاش بۆ یەکگرتنەوە هەمیشە خەڵکی کوردستان ڕووناکبیران دڵسۆزان و دۆستانی ئەو حیزبی دیموکراتە بە هەردوو باڵێەوە هەمیشە دەگەڵ یەکگرتنەوە بوون بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ڕاستەکەی زۆرتر داوایە کە ویستێکە بە ڕەواشی دەزانم بە شتێکی پیرۆزی دەزانم بەڵام من پێم وابێ مەسەلەی یەگرتنەوەی دوو دموکرات کەمێک لەسەرەوەی ئەو کەمپین و ئەو حاڵ و هەوایە کە ئێستا دروست بووە دەبێ ڕێبەری هەردوو حیزب بە شێوەی شەفاف بە قبولکردنی یەکتر بە شێوەیەکی دموکراتی کە من ئەوان لەوانەدا هەردوو دموکرات زۆر بە دەوڵەمەند دەبینم ینی بۆ گومان هەیە کە ئەو جووە لەناو هەردوو حزبدا هەبێ؟ من پێم وابێ هەردوو بەشی حزبی دموکرات لە تعاملی دموکراتیک ئێستاکە لەم ڕۆدا کە قسە دەکەین زۆر دەوڵەمەندن پێکەوە دادنیشن قسە دەکەن هەموو مەسەلێک لەگەڵ یەکتر دێن نەپێش ئەوە بۆ معنایێت کە تەوافقی حتمما لەسەر دەکەن بەڵام هیچ کێشە و بربەستێک لە تعامل و دیالۆگێکی دموکراتیک لە بینی یەکتردا نابینم جاهر بۆیە خۆشببینین بچوونە پێشی بەڵام ئەوەی کە ئەسڵی مەسەلەکەیە ینی لە پەنا ئەو داوا ڕەوایە ئەم پێم وابێت دەبێ ڕێبەری هەردوو لە دانیشتن لەسەر مەکانیزمێک لەسەر گەڵاڵەیەک لەسەر چۆنێتی داڕشتن و ئەمەلیکردنی یەکگرتن تەوافقکەن نە بە شێوەی زێهنی کە ئەگەر ئێمە یەکگرتو بین بەهێزترین ئەگەر ئێمە دوژمنی هاوبەشمان هەیە ئەوانە هەموو بەشی ئایدیال و هەموو شتە ڕوونەکەیە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە لەسەری بە تەوافق نەڕۆشتین مەکانیزمی عملیکردنی ئەو یەکگرتنەیە لە مەیداندایە دەبێت لەسەرەوە بە تەوافق کاکاوە بەنی دەقیقەتیکایە ئێران ئێوە سیاسەتمەدارانی ڕۆژهەڵات هەموو جارێک باز دەکەن کە باسی ناوکی ئێران و کێشەی لەگەڵ جیهانا دەکرێت دەڵێن کە ئێران دەیەوێت یاری بەکات بکات ئۆمید هەیە ئەم جارە چارەسەری هەبێ بۆ کێشەناوێکی ئێران لەگەڵ جیهانە ئەوە دەگەڕێتەوە سەر چۆنێتی تعاملی زلهێزەکان بەتایبەت 5-1 لەگەڵ کۆماری ئیسلامی ئەمە پێم وانەیە ئیدی لەوە زیاتر 5-1 بتوانێت کات بە کۆماری ئیسلامی بدا بەتایبەت بە هەندێک گۆڕان لە بەشی ڕۆژاوای دنیادا بەتایبەت لە ئەمریکادا کە کۆماری خوازەکان هاتوونەتە ئاراوە ئێران بۆ بەقای خۆی بۆمانەوەی خۆی هەوڵ دەدا کات دەکرێت واشی کردووە بەڵام من پێم وایە لە ئێستاش هەروایە بەڵام پێم وایە ئەو سەقفەی کە دەیان ناوەتە مانگی حەوت زۆر شڵ ڕوون دەکاتەوە زۆر سوپاس سپاس بۆ وەختمان نەما زیاتر کاوە ئاهەنگەری ئەندامی کۆمیتەیە ناوەندیە پارتیە دیموکراتە کوردستانی بۆ وەسا نوێنەری پارتیە لە پەرلەمانی ئیکەتیا ئۆروپی تەماشاوان هێژە بێچەند ئێنتینە دماهەیە بەرنامە وێجارێ هەتا ڕۆژە هەینی دیگەینێک دەخیل شەمە ئوستافی بەرنامیز دیا خۆشی و شادی ژوەڕا دەکەم خدا حافظ